توبخانه حکومت اسلامی ایران به هجت هبون بارگین حزب دموکرات کردستان ایران بوجار دویه ده ای سال دا سینور نافچه سیدکان تو باران کرن. کار بدستین وی در آماجه بو وی دکن. اف تو باران گلک خسار گهانگه خازا، حیوان و پز و جودکارن وی دوره. و لبر هنده نزدیک 100 مالباتان لزوزان بربزین و 4 گندن دی اواره بونه. ئەمڕۆ کاتژمێر دەونی بەیانی جارشتر لەلایەن تۆپخانەکانی ئێران بەسەری بردومانی چەند ناوچەیەک لە خاڵە سنووریەکان کراکە ئەم ناوچەیە هەروەکو جاری پێشوو بریتی بوو لە کوێستانەکانی بربزین و حرەمی چەند گوندێک کەوانیش بریتی بوون لە کەتینە و دەرهۆڵە و حرەمی گوندی بنپەرێز زیان بە ڕز و باقی هاوڵاتیان و ئەو بەرهەمە کشتتوکاڵی و ئاژەڵداریانەی هاوڵاتیان گەیشتووە. نزیکەی دەتوانین بڵێن نزیکەی 100 خانەوادەیەک لەوانەی کە لە کوێستانەکان لە هاوینە هەوارەکان بوون ناچار بوون ماڵ و حاڵی خۆیان جێبێڵن. ڕۆنشتوانی وان دەران دەبێژن ژەبەر تۆپبارانان مەجبورمانە جهێ خۆ بەردەن و داخواز جە حکوومەتی دکەن قەرەبوویە وان بکە. بۆ دووەمین جار کە تۆپخانەکان ئێران بە بیانووی کەوا مقڕەکانی بازاران دیموکراتانی ئێران کەوا لێرەنە بە بیانی ئەوان خەڵکی سیڤیل دەکەنە ئامانج چەندان جارە ئێمە کەوا ئاوارە بووینە ئەو تەماتە و کشتتوکاڵێکەوە کردومانە هەمووی بە فیرۆ چووە هەمووی لێ بەجێماوە چەندەها مێش سوتاوە زەرەرەکەش تەنها بۆ خەڵکی فەقیرە بۆ ئەو کەسانینەکەوە پارویەشی گەرمی پێیەخۆن پارێکی زۆری پێوەرەگرن. تۆپێ ئیرانی هاوێتن ئەمە شەڕەوین لەبەر ڕۆیشتین لەبەر تۆپێ ئیرانی ملەتەکەی زۆر دەڕەویتن لە ترسا خەریکی حیوانە بوون لەبەر بزینی بوون بەڵێ مازیان کوڕاری وەلا منداڵ و توشتنی مە دەرباز بۆ هەموو زیانی هەڵاتین دی حیوان توشتە پێ هاوینێ بێتەوە داشتێ زەحمەتە. ئەو جین کوبوونە ئارمانجا تۆپبارانان جین گەشتیارینە و ددەما تۆپبارانان جی هەژمارە گەشتیار دە ناوچەیەدا هەبوون و ددەما خۆ قورتالکردنێدا تووشی بوویەرا هاتو چۆنێن بوون و سێ گەشتیار بریندار بوون کە برینا دو جوان گرانە. لۆبیانەکەی دەنجی تارە شتیوادا دوایە لێیدا گوتیان خۆ بێخە ناو سیارێ خۆ مێخز ناو سیارە سلفم لێدا شەمەندبار کرد و گوتیان پێ لێنێ پیکاپ دێنم پێ بوو لە ڕێ نەگەڕاوە ئەمە 3 نەفەر بووین هەرسێکمان بریندارین بەڵێ. دە ساڵە دەربازبوویدا حزب دموکراتا کوردستان ایران و حزب دموکراتا کوردستان چەند بارگەهێن خۆ لە ناوچەین سیدەکان و حاج عومەران بەجیح کردنە. ئیران jî bi hêjeta hebûna pêşmergeyên demokrat vê derê topbaran dike lê sekreterê wê hizbê bi inartî ragihand çi xwesarek negehiştiye bingehên wan. Beryanaha jî topxaneyên Îranê li 26 hezîrana îsal da navçeyên sîdekan ew hac umran topbaran kir û ji ber wê 5 welatî birîndar bûn. Topbaranên wê carê yên Komara Îslamiya Îranê paşî wan axiftinên gefdar yên hejmarek ji rayedarên bilendê Îranê têt ku gotibûn her derê bibe gef li ser wan yek kavil bikin.